ئەگەر نوێترین زانیاریمان لەسەر خۆپیشاندانەکە پێ بدەین. بەڵێ شوانم کاتت باش ئێستا دەوروبەری کاتژمێر 12 نیوەڕۆیە، بەڵام هێشتا خۆپیشاندان و گەربوونەوەی ناڕزایی لە نزیک بارگای پارتی لە سەید سادق بەردەوامی هەیە و کەمێک پێش ئێستا لەلایەن ژمارەی کاندیدانی پارتی و چەکدارانی پارتیەوە کە لە بەرامبەر شاخی سەید سادق جێگی کراون لە بەیانیزەوە چەندە درێژێکی گولە کرا بە ئاسماندا بۆ بڵاوپێکردنی خۆپیشاندەران. باشە عومەر، ژمارەی ئەو چێکدارانە چەندە کە لەوێن؟ کاکشوان لەبەرەوەی ئێمە کەمێک دوورین لە شوێنی ڕووداوەکەەوە لە بەرێوان لە شاخەکەن و نەماتوانیەوە زۆر نزیک بینەوە لیان، بەڵام نزیکەی ئەوەی کە بە پێی شایەت حاڵەکان بینیوانە نزیکەی 30 چەکدارێک دەبن. ئەوانە ژمارەیەک چەکدار و کادیر و لایەنگری پارتیۆن لە بەیانیزیەوە لەوێ جێگی کراون کە کەوێتە بەرامبەر بارگای پارتی لەسەر شاخی سەید سادق. باشە عومەر، ژمارەی بریندارەکان گەیشتە چەند؟ بەپێی ئەو زانیاریان لا ئێمە تەنها 6 کەسە کە لە نێواندا بەڕێوەری ئاسایش و پۆلیسێک و ئاسایشێک و چەند هاوڵاتیەکەیە، ئەوانش بەهۆی فیشێک بریندار ڕەبوون بە تەنها بە شەڕەبەرد بووە. باشە عومەر، ینی خۆپیشاندەران چی دەڵێنەوە ینی لە ئێستادا ئەو دروشمانەی کە دەڵێنەوە؟ شوان خۆپیشاندەران هیچ پەیامێک یاخود هیچ یاداشتێکی دیاریکراویان پێ نییە کە بیگەێنە لایەنەکان یاخودی داواکاریکی سەرەکیان پێ نیە، چکە نازانن خۆپیشاندانەکە چییە، چکە کۆمەڵێک گەنج و هاوڵاتین تەنها ئەوەیە کە لە نزیک بارگای پارتی کۆبوونەتەوە و شەڕەبەر دروست بووە، چکە هیچ پەیامێکیان پێ نییە. قایمقام و بەرپرسانی ئیداری ناوچەکە لە نێو خۆپیشاندەرانن، ئەوان بەیانیەوە لە نزیکەوە گویان گرتووە لەوان، بەڵام ئەوانش دەڵێن هیچ پەیامێک یاخود هیچ داچێکی نووساویان پێ نیە بۆی بزانین داواکاری سەرەکی خۆپیشاندەران چییە. باشە، بە شێوەیەکی گشتی دۆخی سەید سادق چۆنە؟ بەگشتی دۆخەکە با بڵێن جگە لەو پێکدادانەی کە لە نزیک ناوچەی پارتی ڕوەدا، دۆخەکە ئارامە، چکە بازار و دوکان بە شێوەیەکی ئاسایی کراوەتەوە، بەڵام تەنها ئەو دوکان و شوێنانەی نەبێت کە لە نزیک ناوچەی پارتین کە بەهۆی بوونی شەڕەبەرد و گرژیەوە دوکاندارەکان دوکانەکانیان داخستووە. بەڵێ عومەر فەتاح،